کۆنی بینای خوێندن لە کفریدا بووەتە کۆسپێکی گەورەی بەردەم پرۆسەی پەروەردە بەشێک لە خوێندنگاکانی شارەکە بەهۆی کۆنبوونی بیناکانیانەوە مەترسیدا ڕوخان و لێکەوتنەوەی کارەساتی مرۆیی هەیە. بەڕێوەبەری پەروەردە دەڵێت 26 ساڵە تەنها 4 بینای نوێ بۆ خوێندنگاکانی سنووری پەروەردەکە دروست کراوە. بەداخەوە ئەو بینایانشمان کە هەیە کۆنە و هەنێکشی دیزاینەکەیشی بە شێوەیەکە کە زۆرجا مناڵی ئەم سەردەمە لەگەڵی ناگونجێ. بەداخۆ ئێمە حاڵی حاضر 3 پرۆژەی گرنگی هەژدە پۆلیمان وەستاوە کە دوانە ناو شارۆکێکی لە سەرقەڵای خۆشبەختانە ئێمە پرۆژەیەکمان کەوتەوە کار. ژمارەی بیناکانمان وەک پێویست نین و هەروەها کۆنی بیناکان و کوالیتی بیناکان لەگەڵ سیستەمی ئەمڕۆی خوێندندا ناگونجێ کە ئەمە بۆتە لەمپەرێک لە بەردەم پرۆسی پەروەردە و فێرکردنە و هۆیەکانی فێرکردن لە بینای کۆنا بەدی ناکرێ. بەپێی زانیاریەکانی کورتسات نیوز جێگری سەرۆکی حکوومەت بڕیاری داوە بودجە بۆ بەگەڕخستنەوەی پرۆژەیەکی ڕاگیراوی بینای خوێندن تەرخان بکرێت و بینایەکی تریش نۆژەن بکرێتەوە. وەزارەتی پەروەردەش کار بۆ ئەوە دەکات بودجەیەک بۆ کفری تەرخان بکات. تەواوی لیستی ئەو پرۆژانەمان پێشکەش کردووە و ئەولەویەتیشمان داوە تا مانتیقەی گەرمیان کەلار و کفری بە تایبەتی ئەو بینای خوێندنگایانەی کە لە 80 یان لە 75% زیاتر تەواو بووە چکوانە کولفەیان کەمتر دەوێت. بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتیش سەردانی ئەو سنوورەی کردبوو ئەویش بڕیاری داوە قوتابخانەیەک یان 2 قوتابخانە تەواو بکە و هەندێک ژووریش دروست بکاتن و ئێمەش هەندێک پارەمان دەستکەوتووە کۆمان کردوتەوە. ئومێدەوارم بتوانین لە گەرمیان بە هەردوو قەزایەکەوە ئینشاڵڵە زیاتر لە 15 قوتابخانە نۆژەن بکەینەوە نەک تەواو بکەین نۆژەن یعنی ئەوانی هەیە کەونەکان نۆژەنیان بکەینەوە. نزیکەی 10 بینای خوێندنگا لە ناو کفریدا مەرجە تەندروستی و پەروەردەیەکانی تیادا نەماوە. 12 بیناش 2 دەوامی و 3 دەوامیان تیادایە. پەروەردە دەڵێت جۆر و ژمارەی بیناکان لەگەڵ زۆربوونی ڕێژەی خوێندکاران و سیستەمی نوێی پەروەردەدا 2 ئاراستەی گیان و بەیەکەوە گەیاندنیان گەرەکە. سامانکەریم کورتسات نیوز کفری.